با لە بابەتی موچەوە دەست پێ بکەین 45 ڕۆژی ڕێکە ئێستا موچە بەتابەت بەبەستە موچەی مانگی شەشە دواکەوتوە هەروەها بەپێی ڕۆژمێری دەوامکردن واتە ئەوەی کابێ موچەخۆر و مۆزەفی حکومەت هێرەمانی فەرمانبەرن یە حکومەت دەوام بکەن 75 ڕۆژە دەوامیان کردووە کە مەفروزە لە ڕووی یاسایی و قانونی و هەموو پێوەرێکی ئینسانی و یاسای کارەوە 30 ڕۆژ تێپەڕ نەبێت و موچەی 30 ڕۆژ و مانگەکەی خۆ وەرگری 75 ڕۆژە فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستان دەوامەکە موچەی وەرنەگرتووە 45 ڕۆژیش بەسەر دوای وادەی دابشکردنی موچەی خۆیان تێپەڕیوە کە بوو لە کۆتایی مانگی شەژیا سەرەتای حەوت موچەکەی وەربگرتە جا لیژنە دروست کراوە بۆی کێشەی موچەی هەرێم چارەسەر بکە لیژنەیەک بۆ داهاتی نانەوتی هەرێم و پشکی فیدراڵی لیژنەیەک بۆ بەرەمێنانی نەوتی هەرێمی کوردستان و شێوازی ڕادەستکردنی لیژنەیەک بۆ چارەسەرکردنی پشکی هەرێم لە بوجە هەموو ئەمانە ڕاپۆرتی خۆیان نووسیوە ئەمانە ڕێکەوتن نین بەڵکو ڕاپۆرتی خۆیان نووسن هەر کەس لە لیژنەکە لە هەرێمی کوردستانەوە نێرداوە لە بەغداوە نێرداوە قسەی خۆیانەکەن ئەوێ بە ڕاپۆرتێک و ئەخرێتە بەردەست ئەنجومەنی وەزیران لیژنەی داهاتی نانەوتی کە لە هەرێم و لە بەغداد دروستکراوە چاودێری دارایی هەردوو لاتیایە بەشدارن کارەکانیان تەواو کردووە بە پێی ڕاپۆرتێکی کە نووسیانە ناکۆکی تایە بەغدا ژمارەیەکی وتووە هەرێم ژمارەیەکی وتووە بەغداد داوای 200 ملیارەکە لە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان ئەڵێ ئێوە لە 2023 و 24 ژەونەتان هەبووە ئێستش پێویستە ئەو نەما بنێ هەرێمی ژەڵێ نەخێر تەنها داهاتی دەواازەکانمان چەند بوو لەگەڵ هەندێک داهاتی فیدراڵی ترۆک و باجی دەرامەت و پارەی پاسپۆرت و نشینگە و هەندێک بابەتی تر ئەوە لە 150 ئەوە تانەینێ نەک لە 100 بەپێی یاسای دارایی عێراق کە پێشیش هەمان ناکۆکیە بوو نەگەیشت بوونە ئەنجام جا ئەمە ئێستا گرفتە بۆ ئەوەی کە بزانێت لەسەر ڕاپۆرتێ چێوتێ لە لایەکی تریش کۆمپانیا نەوتیەکان بوونەتەوە کێش بەتایبەت ئەوانی ئەپیکۆر داواکەن جگە لەوەی کە 16 دۆلاریان بۆ دیاری کراوە و کۆمپانیاگە و ماوەڵ سەنگاندر کا بۆ تێچووی بەرەمێنان و گواستنەوەی نەوت هاوکا دەڵێن ئەبێ عێراق بێ قەید و شەرت ئەو ڕێکەوتن و گرێبەستەی لەگەڵ هەرێم هەمانە ئەویش ئیمزای لەسەر بکا و قبوڵی بێ ناکرێن نەوتمان لێوەرگرێ و گرێبەستەکەمانی قبوڵ نەبێ ئەمانێ ئەم گرێبەستەمان بۆ چەند ساڵە و لەسەر چ بنەماگرێک هەرێم کردووە عێراقی ژۆ خۆی قبوڵی کە عێراقی ژەڵێ نەخێر من داوای لێوەرنەکەم بە گرێبەستی لەو شێوەیە ڕازی ئالێرە باسێکی کێشەی موچە و نەوتی هەرێمی کوردستان و عێراقتان بۆ بکەم کە ئێستا وای لێ هاتووە پەیامنێری دەستگا میدیاکان لە بەغداوە ئەمڕۆ ئەڵێن نیەت بەیانی ئەڵێن نەخێر ئەڵێن نەخێر کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق واڵە پێویست بم بابەتە ناکە هەر کەس مایکێکی بەدەستەوە و لەسەر ئەم بابەتە زانیاریەک بم ئەمە یاسایەک دەرچووە بڕیارێک دەرچووە لە هەفتەی حەوتی 2025 لە هەفتەی تەمووز لیژنەی دروستکراوەکەم لیژنانە راپۆرت ئامادەکەن زۆر جا بنێ بیسمەڵێ هەرێم و بەخار ڕێ نەکەوتن نەخێر نووسینی راپۆرت پێویستی بەڕێکەوتن نییە تۆ قسەی خۆتە نووسی بەرامبەریشی بە ماشوو ئێخیتە بەردەم کەسانێکتر کە لەبارەیەوە بڕیار بن جا 75 ڕۆژە فەرمانبەر دەوامەکە 45 ڕۆژیش لە وادەی دابشکردنی موچە دواکەوتووە جا بزانین هۆکارەکان چین کە بابەتی موچە لەلایەن عێراقەوە بڕیای لەسەر نهات پێش هەموو شتێک لە داهاتی نانەوتی پشکی فیدراڵی دەست پێکەوت بەسمان چێ لە پشکی فیدراڵی واتە ئەو داهاتی ناوخۆی هەرێم کە کۆکرێتەوە چەنی ئەبێ بنێردێ بۆ بەغدا هەرێمەڵێ کاکە لە 100 ملیار کەمترمان بۆ جێگیر کرد ئێمە قەنەعاتی پێەکەی بەغاشەڵێ نەخێر تۆ 2023 و 24 راپۆرتی یاوە بە من مانگانە 400 ملیار داهاتی ناوخۆ هەبووە پێویستە 200 ملیاری بدرێ بێ هەرێم بەڵێ نەخێر کاکە لە 150 داهاتی نانەوتی فیدراڵی ئێم بە تۆ هی دەواازە سنوورەکان و پاسپۆرت و نشینگە و باجی دەرامەت بەڵام بەغدا داوای چێکە بەغدا داوای لە 150 کۆی داهاتی نانەوتی هەرێمەکە ئەمە دوو خاڵی تر کێش خاڵی سێم هەرێمەڵێ بۆ مانگەکانی تر مانگی 8 تا 12 مانگانە هەڵسەنگاندن بۆ داهاتن بکرێ وەرن بزانن چەندم دەسەکەوێ لەو بەشەی کە پشکی فیدراڵیە لە 150 تاینە عێراقی ژەڵێ نەخێر ئەم بابەتە لای ئێمە کۆن بوو 2023 و 24 چەند مانگێکی 2025 تۆ داهاتە 400 ملیار بووە
ئێستا کردوتە بە 250 ملیار بە 200 ملیار خێرەوە کەمی کردووە بۆیە لەسەر بنەمای ساڵی 2023 و 24 ئێمە داهاتمان لە تۆ یەک لەسەر بابەتی نەوت گرفتێکی دیکەی نێوان بەغداد و هەرێم بەپێی بڕیاری هەفتەی حوتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە موچەی مانگی پێنجش بۆ بڕیارە هات ئەبێ هەرێم 280,000 بەرمیل نەوت بەرهێمێنانی هەبێ 230,000 بدا بە سۆمە بۆ هەناردەکردن تەوان بەپێی بڕیارەکە ئەبێ هەر 280,000ەکەی ڕادستی وەزارەتی نەوتی عێراق بکە 230,000 بۆ سۆمۆیە 50,000 وەزارەتی نەوتی عێراق خۆی ئیمزای لەسەر کاڵێ بۆ هەرێمی کوردستان بۆ ناوخۆ بەکاری بێن جالیش نێکی وسیا بوو کە پێداچوونی پیا بکەین ئێستا گرفتێکە بوو چەند هەفتەی پێشووکە بۆی هێرشە درۆنەکانەوە ئەم 280,000 پێشتر کەمی کردبوو کە لە مانگی 6 و 5 ئەو نەبەرهەمات گەشتی بۆ 80,000 و 70,000 و قسێکە بۆ 30,000 تانین و دوای 80,000 ئێستا بەرهەمێنانی هەرێمی کوردستان ئەمڕۆ کێڵگەیەکی تر کێڵگەی شێخان کەوتوتەوە کار 220,000 بەرمیل نەوت بەرهەمێنانی هەیە ئەم 220 بەپێی ئەم بڕیارەی هەفتەی حەوت بێ 50,000 بۆ بەکارهێنانی ناوخۆش دەرخانکە بێت 170,000 بدرێ بە بەغدا بەڵام تا ئێستا هەرێمی کوردستان لە 70,000 ئامادەیە لەبەری کۆمپانیەکانی ئەپیکۆر ئەو کۆمپانیانی کە لە 150 کۆمپانیەکانی نەوتی هەرێمی کوردستان پێکەنن کە زۆرینیان ئەمریکین باز لەوا کەنەڵێن ئێمە ئامادەنین نەوت بەرهەم بێنی بە پێی ئەو ڕێکەوتنی کردوتانە ئەو لێک تێگەشتنی کردوتانە بە 16 دۆلارەکە قەنەعاتمان هەیە گەر کۆمپانیەک هەڵسەنگاندن بکە و دوای 2 مانگ بڵێ زیاتر لەوەشی تێچۆ پارەکەشمان بنەوە بە نەوتیش پارەکەی وەرەگرین ئەبێ حکوومەتی عێراق ئەو گرێبەستەی ئێمە لەگەڵ هەرێم کردومانە کە کەس نەیبینیوە تەناچەند کەسێکی کەم نەبێ واتە شەفافیش نییە ڕوون نیە گرێبەستەکان چۆنن عێراقیش پەسەندی کە قبوڵی کە ئیمزا لەسەر پەڕەی کۆتایی بکا بە پێوی پەڕەکانی سەرەتا و ناوەڕاستی هەڵباتەوە لەبەر هەرێمی کوردستان قبوڵی بووە جا حکوومەتی عێراقیش هەڵێ نەخێر من ئەمە قبوڵ نییە چونکە گرێبەستکردن لای ئێمە و کۆمپانیای نەوتی کە لای ئێمەی شەکەن بەو شێوازە گرێبەستە نییە ئامادەی نەوتان لێوەرگری بەناوی حکوومەتی هەرێمەوە بەڵام گرێبەستەکانتان وەکو خۆی بۆ ئەو ماوەی دیاری کراوە قبوڵی ناکەین هەتاکو ڕێکوتنمان هەبێ بۆ وەرگرتنەوە لە حکوومەتی هەرێمی وەرگریەوە شەق وەحسابی خۆتان لای حکوومەتی هەرێم جا بەم شێوازە بێ ئەوە هەر کێشەی موچە و بابەتانە بەردەوامە جا هەر لە سێکتەری نەوتی هەرێمی کوردستان ئەمێنمەوە یەکێک لەو بابەتانەی بەغداد لەگە هەرێمی کوردستان هەمیشە کێشەی هەیە ئەڵێ داهاتی نەوت لەناو خۆش زۆر باسەکرێت نەوت بە تەنکەرە ڕواو ئەفرۆشی و داهاتەکەی چیلێ بەپێی داتای هەرێمی کوردستان لە ساڵی 2024 ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان باید 4 تریلیۆن دینار نەوتی فرۆشتووە ئەو پارەیە نەهاتوتەوە غەزێنی حکوومەت چۆ بۆ کۆمپانیاکان جا کۆمپانیاکان لەبەرەوەی لە دەرەوەن یعنی کەنەدین ئەمریکین ئیماراتین یاخود تورکین پێویستە راپۆرتی خۆیان بڵاوکەنەوە ئەبێ ئەوان شەفافن کۆمپانیای شاماران پترۆلیۆمی کەنەدی لە سایتی فەرمی خۆی راپۆرتی دارایی نیوە یەکەمی ئەم ساڵی بڵاو کرێتەوە تەمانگی 1 و 2 3 و 4 و 5 و 6 2025 بەپێی ناوەڕۆکی راپۆرتەکە تێکڕای بەرەمێنان لە هەردوو کێڵگەی سەرسەنگ و ئەتروش لە 115 زیادی کردووە 8,400 بەرمیل نەوتی ڕۆژانەی زیاترە لە شەژمانگی سەرەتایی 2024 شاماران پترۆلیۆمی کەنەدی و تووشێتی لە شەژمانگی سەرەتای ئەم ساڵ داهاتی کۆمپانیاکەم 26 ملیۆن دۆلار زیادی کردووە کە لە 150 واتە نیوا و نیو زیاترە بەراورد بە شەژمانگی سەرەتای 2024. جا ئەم راپۆرتە گرنگە لێرە باسی داتا و ژمارەکانی بکەم کە بەڕاستی جێی سەرنجە ئێمە لەریم کوردستان نەوت بەرەمێنین ئەیفرۆشین کۆمپانیەکان نەوتیان دەستەکەوێت داهاتیان دەستەکەوێت بەڵام نایەتەوە بۆ حکوومەت سەبەبکە چیە هەڵبەت ئەمەشتان بۆ ڕوونەکەم بە پێی قسەی حکوومەت شاماران ڕایگەیاندووە کە لە دوو کێڵگە کارەکات کار دوو کێڵگەکە نزیکن لە یەکێوەکو یەک ناوچەی بەرەمێنانی نەوت هەژمار بکرێت کە سەرسەنگ دوو بەشە لە خواریشەوە ئەتروشەیە کە هەردووکیان یەدەگی باشی نەوتیان هەیە و نزیکشر لەسەر سنوور لە ڕێگەی بۆری نەوتەوە بەسراونەتەوە بە فیشخابوورەوە و لێوە بە بۆری نەوتی عێراق تورکیاوە کە بچێ بۆ بەندەری جیهان پێشتر وە هەناردەکە ئێستا بە تەنکەرە گوازرێتەوە ئەم کێڵگانە بە تایبەت دەگە بینە سەر کێڵگەی ئەتروش لە شەژمانگی سەرەتایی 2025 واتە مانگی 1 تاکو 1 حوت لە کێڵگەی ئەتروش
نزیکەی ڕۆژانە 35,200 بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەم هاتووە. ئەی پار لەو ماوە چەند بەرهەم هاتووە 22,500. ژمارەکە ڕوونە ئەوە تا سەوز کراوە زیاترە لە پار. لە کێڵگەی سەرسەنگ ئەم شەش مانگەی ئەم ساڵ 29,300 بەرمیلی ڕۆژانە بەرهەماتوە، پار 33,600. ئەم ساڵ لە ئەتروش لە سەرسەنگ ببوون کەمتر بەرەمێنان هەبوو، بەڵام لە ئەتروش زیاتر بوو. بە هەردووکیان ئەگەر کۆی بکەینەوە کە کۆمپانیای شامەران لەوێ ڕۆژانە 64,500 بەرمیل نەوتی ڕۆژانە 64,500 بەرمیل بەرەمێنانی بۆ لە کاتێکا پار 56,100 بەرمیلی هەبوو. نزیکەی 8,400 بەرمیل لەو شەش مانگەیە ڕۆژانە زیاتر بۆ لە هەمان ماوەی سەرەتای 2024. جاوزانی چەند پارەی دەستکەوتووە؟ بە پێی قسەی شاماران خۆی ئەڵێ من لە 2025 تەنها مانگی 1 و 2 3 و 4 و 5 و 6 71,270,000 دلارم دەستکەوتو. ئەی پار چەندی دەستکەوتووە؟ 45,280,000 دلار. پار 45 ملیۆنی دەستکەوتووە ئەم ساڵ هەفتاویەک، نزیکەی 26 ملیۆنی زیاتر کە لە 158 واتە نیواونی و زیاتر لە پار دەستی کەوت. هەر بەرمیلە نەوتیشی بە 31 دلار 32 دلار فرۆشتۆ لە کاتێکە لە بازاری جیهانی بەلایەنی کەمەوە 65 دلاری کردو. بۆیە ئەو 35 دلار و 32 دلار و 33 دلاری کە بە بەرمیلە نەوت ئەفرۆشێ تەنها بۆ کۆمپانیاکە خۆی ئەمێنێتەوە، لی نامێنێتەوە بۆی کە بدرێ بە حکومەت هێرە، چکە بەس تێچووی دەرێنان و گواستنەوە و بابەتانێ ئیتر حکومەتی هێرێمیش لە ماچیەکە کێشەنیە وەکو کوردی ژووتێتی مەرج نییە لە هەمووی شەکا قازانچکە حکومەت هێرێمیش ئەو یاسایە پێڕەوەکە ئیشەکە بەرز مەرج نیە تە قازانچکە قەی چێک. بینە سەر دەواازە سنوورەکانی پارێزگای کوردستان سنە ڕۆژهەڵاتی کوردستان بە گوێرەی ئامارە فەرمیەکان لە چوارمانگی سەرەتای ساڵی دارایی ئێران. ساڵی دارایی ئێران لە نەورۆزی خۆمانەوە دەست پێەکە. قەباری بازرگانی لە گومرگەکانی پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە ڕێژەی لە 104 بەرز بۆتەوە. هەموو دەواازە سنوورەکانی پارێزگای سنە کە بریتین لە باشماخ سەیران بن سیف کە دەکەونە سنووری پارێزگای سلێمانی لە باشووری کوردستان، ئەو بازرگانی کە باسی لێوەکرێ بە هەناردە و هاوردە و ترانزیتیشەوە لە ڕێگەی سنووری پارێزگای سلێمانیەوە بۆ ئێران. لەو چوار مانگەدا بە بەهای 2.1 ملیار دلار واتە 2 ملیار و 100 ملیۆن دلار کاڵای بازرگانی ئاڵوگۆڕی پێوەکە. ئەو دەواازە سنووریانی نێوان ئێران و هەرێمی کوردستان گرنگێکی زۆریان هەیە، بە تایبەت باشماخ کە مامەڵێکی بازرگانی و گەشتیاری زۆر بەرفراوانی لێوە کرد، هەر لە ڕەساندنی دەرفەتی کار داهاتێک بۆ حکوومەت، هەروەهات بەدەیان کۆمپانیاش لەوێ کارەکەن، ئەوانیش بێگومان کاریگەریان لەسەر ئابووری هەرێمی کوردستان، بازرگانی هەرێمی کوردستان، هەروە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانیشە. لێرە باسێکی ئەو پەیوەندیە بازرگانەی نێوان ڕۆژهەڵاتی کوردستان پارێزگای سنە بە دیاریکراوی پارێزگای کوردستان لەگەڵ پارێزگای سلێمانی لە باشووری کوردستان کە دەواازەیەکە بۆ هەموو عێراق، سنەش دەواازەیەکە بۆ هەموو ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. بەپێی ئەو داتایانەی هەن بێگومان وەکو دەواازە لە نێوان سلێمانی و سنەیە سێ دەواازە هەیە کە لە باشماخەوە دەست پێەکە، لە سنووری مەریوان پێنجێن، هەروەها سەیرانبەن پێنجێن بانە ئەکە، هەروەها سەیفیش بە هەمان شێوە پێنجێن سەقسەکە، واتە پێنجێن لە سنووری پارێزگای سلێمانی لەگەڵ سێ قەزای ئێران هاوسنوورە کارسێکیان دەواازەی سنووریان هەیە، بەڵام باشماخ نێودەوڵەتی و 24 سەعاتی و فەرمیە، سەیرانبەنیش فەرمیە بەڵام نێودەوڵەتی نییە، لە نێوان هەرێم و ئێرانە مامەڵی پێ زیاتر کاڵای ئێرانی لێوەیە. ئاڵوگۆڕی بازرگانی لەم دەواازانەوە لە پارێزگای سنە و سلێمانی 1.6 ملیۆن تۆن بووە بە کۆی گشتی کە بایی 2 ملیار و 100 ملیۆن دلار. ئەم 1.6 ملیۆن تۆنە مەرج نییە کاڵای ئێرانی یا عێراقی بوو بێ، بەڵکو ئەمە پێوەستە بە هەناردە و هاوردەوە و داتای تەنها چوارمانگی سەرەتایی ئەم ساڵە. بابزانین ئەمە لە چی پێگاتەوە ئەم 1.6 ملیۆن تۆن کە بێگومان بەشێکی هەناردەیە، بەشێکی هاوردەیە، بەشێکی ترانزیتە. 530,000 تۆن کە بای 253 ملیۆن دلار بووە هەناردەی ئێران بووە. کڕیاران لە 199 عێراقی بوون، واتە ڕێک بۆ ناوخۆی عێراق هاتووە.
بابەتی ترانزیتیشمان هەیە کە کاڵای رووسیا تورکیا ئەفغانستان هەروە سووریا و قیرغستان ئەم مامەڵە بازرگانیانیان هەبوو بەرهەمە هەناردەکراوەکانیش بە هەمان شێوە تەماتە شووتی ئایسکرێم تراکتۆر سێ و ئاسن ئەمانە بەرهەمی ئێرانی بوون کە هاتوون بۆ هەرێمی کوردستان واتە هەناردەی ئێران بوون بۆ هەرێمی کوردستان بۆ سنووری پارێزگای سلێمانی بابزانین لەسەر هاوردە و ترانزیت ئەو دوانە چیترمان هەیە کە ئەویش تا ئاستێک نزیکەی 40,000 تۆنێک هاوردەی ئێران هەبوو لە عێراق و لە باشووری کوردستانەوە کە بای 200 میلیۆن دلار بۆ چی لە خۆ گرتووە قاڵبی زێر واتە زێر لێرەوە ڕۆشتۆ بۆ ئێران بە قاڵبی مۆز قاڵبی ئەلەمنیۆم هەروەها ئامێرە پیشەسازیەکان لەگەڵ پێداویستی سەرەتایی ئەمە ئەو بابەتانە بوون کە ئێران هاوردەی کردوون لەو سێمەرزەی کە باسم کرد باشماق سەیرانبن سێفەوە کارکەونە پارێزگای کوردستان سنە لە ڕۆژهەڵات وڵاتانی هەناردەکار وەکو ترانزیت کە ئەو دەواازانیان بەکارێ نابێ عێراق و ئیمارات تورکیا هەروەها چین و قەتەر و هندستان بوون کە ترانزیتەکە 1.7 تۆن بوو واتە زیاتر بووە لە کۆی کاڵای ئێرانی و عێراقی کە بۆ دەواازانە ڕۆشتون ئەوان نزیکەی 600,000 تۆنێک بووە بەڵام هەر ترانزیتەکە خۆ 1.7 تۆن بوو واتە سێ ئەوەندەی کاڵای عێراقی و ئێرانی کاڵای وڵاتانی تر هاتوون لەم دەواازانەوە ئاڵوگۆڕیان پێکراوە ئەمە باسی پەیوەندی بازرگانی بوو جا 12 ڕۆژ جەنگی ئێرانمان هەبوو جەنگی 12 ڕۆژی پێوەتی تا ئەستێک کاریگەری هەبوو لە سەرداخستنی بازارەکان لەگەڵ کەسێکی زۆر شارزار لەسەر بابەتە قساکەم لەگەڵ کاکشێخ ئەتا محەممەد سەرۆکی لقی سلێمانی کێتی هاوردە و هەناردەکان کاکشێخ بەخێر بێت سپاس دەکەم ئێستا کاڵای ئێرانیمان بۆیەت شتەکان ئاسایی بوونەتەوە بەڵێ بەردەوام کاڵای ئێرانی دێتە هەرێمی کوردستانەوانێ و بازرگانەکانی ئێمە هەولەکاران بەردەوام کاری لەسەر دەکەن بەڵام ئێمە ینی دوو مشکلەمان هەیە لەسەر مەسەلەی کاڵا بۆ هەرێمی کوردستان یەکیان لەوە مەسەل لەم ماوەی پێشوا عێراق قەراری دەکرد ئەڵێ ئەو کاڵایی کە دێتە هەرێمی کوردستان و ئەوێ لە ماوەی 24 سەعاتە داخلی حدودی عێراق ببێ نامێنێتەوە ئەمە زۆر ینی تاسیرێکی گەورەی هەبوو لەسەر بازرگانانی ئەمە بەڕاستی ئەمە ناکرێت ینی ئێمە بازرگانی هەرێمی کوردستان کاڵای لە ئێران و لە باشما خۆێنە بۆ ناوڕاست و باشووری بەردەوام ئێمە ئەتوام لە سەرتاوە هەروە بووە هەموو کاڵایەکی کە هاتووە لە هەرێمی کوردستانەوانێ چۆتە ناوەڕاست و خواروی عێراق ئێستا ئەم بڕیارە بەڵام ئەمە تۆزێ تەمدیدیان کرد وازان بۆ 2 مانگ 3 مانگ تەمدیدیان کرد بەڵام ئەگەر ئەمە بەردەوام بێ بەڕاستی ینی بە ئابووری هەرێمی کوردستان و مەرزەکانی ئێمە بەتەواوی ئەوەستێت سەرەتا بڕیاردا کە جێبەجێکرێت لەو ماوەی کە چەند ڕۆژێ بوو توندیان کردبوو هیچ کەمبوونەوەیەک ڕوویا ڕوویەکەی لە سایت ناتوانانی بڵێ نسبە بەڵام ئەوەی ینی چۆن بازرگانەکانی شەکانی خوان وەستان مەسەر لە بازرگانێکی مەهاودەکاریش ئێمە مەسەر ئەو کاڵایی مەسەر دە کۆنتێنەر هێنێ لە مەخازنەکانی خۆمانەدایەنێ لە سنووری سلێمانی بێ هەولێر بێشوێ بێ وردە وردائینێتە ناوڕاست بەڵام ئێستا ئەوە نیە چونکە ئەگەر ئەوەی ئەو کاڵایەنە ناتوانێت بە یەک جار بینێرێت بۆ ناوەڕاستی و خاوێن لەبەر ئەوە ئیشەکە لە وەستاوە و یانی ئەتوان بڵێم لە سەد ئەگەر با بڵین بۆ نە لە 100 چەنی و کاڵایی کە بازرگانی سلێمانی ئەهێنا ڕۆژ بۆ ئەوێ تەنی بێنە چەنی بۆ ئەوە چەنی بۆ سلێمانی ئەتوانێت لە 180 بۆ ناوڕاست بۆ عێراق چونکە ئێمە ئەوەی خۆمان ینی بەشیە کردین کە هەمان بوو ئەوان زیاتر بۆیە پێویست بوو بەڵام ئێستا ئەوە وەستاوە باش ئەی وەسئی مەرزەکانی خۆمان لەگە بازرگانی خۆمانە باش بوون باش نین لەبەر ئەوەی قەرارێک دەرچوو لە بینی قەرار لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق لەسەر گومرگ دەرچوو ئەوە بەڕاستی زەرەری لە هەرێمی کوردستانە قەرارەکە لای خۆمان لە 100 تەنفیزیەکەن بەڵام لە خواروی عێراق لە بەسرە تەنفیزی ناکە ئەمانەتان وت بە خەڵکی دەواازەکانی خۆمان بە مەسوولەکانی خۆمان ئێمە بازرگانی لە ناوەڕاست و باشوێنین جێبەجێی ناکەنەوە بۆیکەن ئێمە باسمان کردووە زۆر ینی بە دوواداچوونمان بۆ کردەوە بەڵام تا ئێستا وەکو خۆیەتی و ئەمەش زەرەر بە ئابووری هەرێمی کوردستان لە 100 ئەگەنێ چونکە ئەو مەسەل ئەو کاڵایی کە دێتە هەرێمی کوردستانەوانێ ئەو مەسەلە کۆنتەنەرێت دەمادێتیایە ئەمان هەر دەمادەکەی پێدا ئەگرن و تێگەیشتی هینی گومرجی لەسەرەکەن بەڵام لە خواروی عێراق لە بەسڕە ئەوە نییە مەسەلە مادەیەک ئەتوانێت دا حدێک گومرگەکەی کەمترین گومرگە هەموو مادەکە بەواکە
ئەمە وای لێکرد ئەو کاڵا و بەرهەمانەی کە جاران ئێمە لە ڕێی هەرێمی کوردستان و ئەچوو بۆ ناوڕاست و خوارێ لاخ و داهاتەکەی بۆ هەرێمی کوردستان بوو لە گومرگ ئێستا ئەوە بەنسبەت هەرێمی کوردستان نەماوە لەوێ ئەو تاجرانەی ئێمە زۆربیان ڕوان کردوێتەوە ئەوێ لەوێەوە کاڵا هاورداکەن بۆ ناوڕاست و خوارێ لە جاتی ئەوەی کە جاران ئەتوانم لەم لە سەدان نەوەد هەشتای ئەی ئێستا بازرگانی خۆمان کە بۆ ناوڕاست و باشوور لێوە ئەیبا لێو شوی هێنێتەوە بۆ ئێرە یا بەشی ئێرە خۆی هەر لەم بەشی خۆی هێنێت پێویست ناکا بهێنێتەوەوانێ چونکە دیسانەوانێ هینی خۆمان حدودی خۆمان داوای هێنەکە داوای گومرجی لێکاون ینی کۆمەڵی شەشەی بۆ دروستەکە مەجای نایە ماڵیان جاکرێتەوەی بە هەرێم بێ بۆ هەرێمە و ئەوەی بۆ ناوڕاست و باشوور ئەوەیە بەڵام ئەوەی ئەگەر بێت و تەساهولات کرایە بۆ ئەو بازرگانانی ئێمە لە سنوورەکانی کە داخلی هەرێمی کوردستانە بێ ڕەنگە کاڕایشی زۆر بە سەرێکی کەمتر داخلی هەرێمی کوردستانە کاکشەک لەگەڵ بابەتی سلێمانی بازرگانی سلێمانی چەند هەزار یاخود چەند سەد بازرگانمان هەیە لەگەڵ ئێران مامەڵەکە خۆت لە ڕووی قەبارەوە چۆنە بای چەند شتێنی ساڵانە ئێمە ساڵانە خۆی 2024 و ئەوانە بای 6 ملیارد دلار کاڵای ئێرانی داخلی هەرێمی کوردستانە بوو بای 6 ملیارد دلار بەڵێ داڵای ئێرانی بەڵێ داخلی هەرێمە بوو بەڵێ ئەمە بە هەولێر و بە سلێمانی بەڵێ داخلی هەرێمی کوردستانە بوو بەڵام ئەگەر ئەم مەسلەی هینە ئەمەی ڕێگای ئەمەی دایناوە ئەڵێ 24 ساعات و یا چەند و ئەمانە ئەوە گەبێ و دیسان زۆر کەمە بێتەوە ئەنج ئەگەر بازرگانە حدودی خۆمان گومرجی خۆمان تەساول نەکە دیسانە ئەوانش کەمە بێتەوەوانێ باش کاکشێک مستەفا چۆنەوە دەمێکەی نایبی وەڵایی بڵێم چی باشە لە بەردەوام مەشغوڵین ئێمە لەگەڵ هاودەکاران و ئەمانە و خۆ بۆ پرسیارم کردم شێخ گورج و گۆڵە ماشەڵڵا چالاکیتان زۆرە لەگەڵ بەرپرسانی عێراق سەردانتان نەبوو بۆ وەزارەتی بازرگانی بڵێن کاکە ئێمە بازرگانی شتەکانمانێنین مەخزەنمان لەوێ هەیە 24 ساعت کەمە ئەوان گوێ لە ئێمە ناگرن نەک لە ئێمە لە حکوومەتی هەرێمیش ناگرن چکە بوو ئەگەر ئەبێ لە گوێ لە حکوومەتی هەرێم بگرن ئەنجا لە ئێمە ئەوان ئەم مەسەلەکە ئەتوانم بڵێم مەسەلەکە سیاسی یعنی ئەسلی مەوزوعەکە ئەوەیە ئەم هەموو فرت و فێڕ و وەرە و ئینەکە درستی ئەگەن دەوێت تەساهولا دەکا لە بەسرە و لەم لاوە مەوعیدداانێ بۆ کاڵانی داخلی هەرێمی کورد ئەمانە شتێکی ئابووری نییە ئەمە مەسلەیەکی سیاسیە کاکشێخ 12 ڕۆژ شەڕ لە ئێران هەبوو دوایەوەش ئێستا ئێران هەندێک کێشەی هەیە لە بابەتی وزەی کارەبا و قەیرانی ئاو و گواستنەوە کاریگەری هەبوو لەسەرەوەی کاڵای ئێرانی لە لای خۆمان کەمکە بەشێک لە مامەلەکانی ئیژ ناکەن بەڵێ مامەلەکان ئیژ ناکات دوای ڕێگان نەبوو ینی کە هین بێت ئێمە خۆمان لە بیدایەتی شەڕەکە لەوێ بووین لە ناوچەی ئازاد بووین لە هینە مؤتەمەرێکە بوو لەوێ ینی یەکسەر ئیشەکان وەستا بە پەرش ئێمە گەڕانەوەوانی بۆ ینی ئێمە ینی لەوە بووین ینی تووشی خەسف و شتیش ببین بەڵام ئەلحەمدولیلا بەڵام ینی تەسیری هەیە و تەسیریشی زۆر تا ئێستش هەندێک لە معاملەکان نەکەوتونەتەوانێ مەسەلەکاری خۆیان و هەر ترسیانەیە کە بە خەسفکەون بەر مەشاکرکەون لەبەرەوە اینە جێگرەوەمان هەیە هەرێم وەکو بازارە توانین جێگرەوەمان هەبێت تووشیا بڵێ ئەزانچی یەکشتیش هەیە وەختی خۆی لە کاتی گەرنتینەیە ئێران حدودی ئێمە داخست حدودی داخست بە هیچ جۆرێ هیچ کاڵایەکی ئێرانی بەڵام لە ئەف لە ڕیفراندۆمە بەڵام تووشیا چی کرد بە عەکسی ئەوە دەرگای کردەوانێ یعنی هیچ ئینەگنەما هەرچی پێداویستێک هەبوو هی تووشیا داخلی هەرێمی کوردستان بوو ئێمە هەر لەو مسافەیە بانگ هەشکران بۆ مؤتەمەرێ لەوێ من وەزیری بازرگانی ئێرانم بینی پێم وتم ئێوە دەرگاتان داخستووە ناهڵن کاڵای ئێرانی بێتە هەرێمی کوردستانەوە ئەمە کارێکی خراپەوە ئێوە زەرمەند دەبن بەڵام تووشیا دەرگای خستوە سەر هەموو کاڵایەکی تورکی بە ئاسانی وەڵی ئێمە نەگەشینەوە حدود کردیانەوە بڵێ ینی ئەبێ ئەو شتانە بیگەێنێ شوێنی خۆی ئەبێ قسە بکەیت ئەو کردیانەوەوانێ چکەگەوانە بە زەرمەند دەبن ئێمە هەر زۆر چکە ئەو تورکیا هینی کرد ئێمە تجارەتمان لەگەڵ تورکیا حدودی دا بۆ 12 میلیارد دلارە ساڵان بەڵام لەگەڵ ئێران 6 مەفروض بوو ئێران مەسەلە زیاتر هەوڵ لەگەڵ ئێمە کار بکات لەگەڵ هەرێمی کوردستان کار بکات بۆی زیاتر بتوانێت هین بکات
تا شێخ مەخزەنەکانمان شتی تیاگەر خوانە خواستە دوور بێ شتێ ڕووبە بەڵێ ئێمە بەشی چەندمان هەیە وەڵڵی ئەتوانم بڵێم لە 6 مانگ بەرەوە زوور هەمانە ئێمە لە کاتی قەیران لە کاتی ریفراندۆ لەمانە هیچ پەک نەکەوت ینی ئێمە بە یەک کەس پێویستی بەڵام یەک مشکلە ئێمە هەیە لە کاتێکا قەیرانێک دروست دەبێ خەڵک پەلاماری ناو بازاڕەیە پێویستیشی بەوە نییە مەسەر لە خۆی پێویستی بە فەردەیە برنج بێ ئەچێ سێفەردار ئەمەش چیەکەوای لەکە شتەکە کەمێتەوە کە کەم بوانێ دایمە هەموو کاڵەکەم بۆ سەریشی زیاد بەڵام ئێستا تقریبەن ئەتوانم بڵێم ئەم جارە لەم شەڕی ئێران و ئەمریکایە خەڵکەکە تۆزێک هێن ببوو ینی هۆشیارێکی ئەوەی نەکرد چکە دوای ئەوەی کە حاڵەتەکە هینە بوو بەوانەی ئەفرۆشتەوە کە لە ناو کۆڵەنەکانش دەکرد مەسەلە فەردەیەک مەسەلە بڵین فەردەیەک برنج 20,000 پیاوە ئەیا بە 10,000 لەبەر ئەوە تێگەشتن کە ئەمە هین نییە لەبەر ئەوە دائما لە مقابلەکانمان باسمان کردووە خەڵکی هەرێمی کوردستان ئێمە نەترسێت چونکە مەخازینەکانمان دایمە کاڕایەتیان و هەمیشە ئێمە ئاگاداری بازرگانەکان و هاوردەکانمان کردووە کە کاڕای احتیاط دابنێ لە مەخازینەکانی ڕاست کاک شێخ من چێشم لە قسە و گفتووەکانی جەناب ببینی بەرچاوڕوونێکی زۆر باشیینە لەسەر پەیوەندیە بازرگانیەکان ئەگەر جەناب شتێکم مابێ وەڵاهی تر ئەوەی هەیە کە باسمان کرد هەمووی هەر ئەوەیە و ئێمە داوامان ئەوەیە کە ئەو گومرگەی کە لە هەرێمی کوردستان زەختی لەسەرە کەم کرێتەوانێ بۆ ئەوی تاجیرەکانی ئێمە ڕووبکەنەوانێ سنوورەکانی خۆمە لە سنوورەکانی خۆمانەوە شت داخکەن بۆی واریدادەکەی بێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەوە هینی ئێمە دایمەن هێوری ئەوەمان داوە باش سپاس بۆ شێخ ئەتا محەممەد سەرۆکی لە قسەیانی هاوردەوە هەناردەکان ئێمە هەمیشە ئامادەین لە خزمەتی هەموو ئێلامابین و بتوانین خزمەتی خەڵکێن لە ڕێگا ئێمە بەڕاستی خەڵک گوێ ئەگرێ باسی ئەو قسانەمان کردووە کە خەڵک نەترسێ خەڵک وایە ئەمە تاثیرێکی زۆری هەبوو ئەرەوەڵە دەستان خۆش بێ هەمیشە ڕۆڵێکی باش سپاس ئەوە لە خزمەتخێنین و توانین بێن لامان چایە قاوەیەشت بەسەرشەڵاواکەی چاوینیەوە تەبارەکە جا ئێمە یەکشت ئێمە چۆن ڕێ خۆبەخشیشەکەین ئێمە وەکو کۆمەڵەکەتان خۆبەخش ئێمە وەکو ئازای مەجلیس کە 5 ئەندام و هێنا 5 ئەندام و 2 احتیاط ئەوە 7 ساڵە 2 جار انتخابات مەکە یەک کەس دینارێمە ئاشینی لەوە اتحادە خۆبەخشیشەکە ڕۆڵێکی باششتان ئەگام لێتی ئەتوانم بڵێم لە 180 بازرگانی هەرێمی کوردستان ئێمە چایمان کردوێتەوە ڕاست تەزیلە بێمانە بەڵێ چۆن ئەوە ڕاستەوە خۆیە شتی خراپمان نەوتوە بەسەراحەت ئەو دەستانە خۆ زۆر سپاس بۆ کاکشێخ سپاس بۆ جەنابکان دەستان خۆش بێ هەمیشە ئێمە ئامادەین خزمەتی هەموو لایە بکەین زۆر سپاس بەبێ زۆر سپاس باسی بەهای دراوەکانتان بۆ کەم بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلاری ئەمریکی کەمێک بەرز بووە $100 لە خانی 140,000 دینار مامەڵەی پێواکرێ بەراورد بە ڕۆژی ڕابردوو دینارێک کەمێک بەرزبوونەوەی بەخۆبینەوە لە چەند ڕۆژی ڕابردوو کەمێک دابەزی نەبینی بەڵام ئەمڕۆ جارێک دابەزی نەبینی کەمێک بەرزبوونەوەی هەبوو هاوتەری لەگەڵ تارانی پایتەختیش لە هەرێمی کوردستان و عێراق بەهای تمەن بەرامبەر بە دۆلار دابەزی دوایەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو ئەویش بەرزبوونەوەیکی کەمی بەخۆبینی بوو هاو شێوەی تمەنیش لیرەی سووری بەردەوامە لە دابەزین لە دوای 3 مانگ جارێکی تر 1 ملیۆن لیرەی سووری بۆ 133,000 دینار دابەزیەوە کە ئەوەش نزمترین ئاستە لە دوای 3 مانگ لەو کاتەوەی کە ئەحمەد شەرع دۆناڵد ترەمپی لە سعودیە بینی بەوەی ئەوە لیرەی سووری بەرز بۆ نرخەکەی بەهاکەی بەڵام وا جایەکتر دوای 3 مانگ وردە دەستی بە دابەزین کردەوە ئەوە ئەو قسەیە کە ئێمە هەمیشەی کەین ئەڵێن کاکە مەرج نییە تەوقەیەک لە کاتی خۆی ئەگەری هەیە گۆڕانکاری دروستکە بەڵام بابەتی دراو ئابووری پێویستی بەشتی بنچینە و بنەڕەتی هەیە پێویستی بە ژێرخان هەیە کە لە ئێستای سووریا ئەو بابەتەی نییە و بە ئاسانی ناتوانێت پاڵپشتی دراوەکەی کا بێتە دراوێکی بەهێز کە منافەسە و کێوەرکەی دراوە باشەکانی جیهان بکە. با باسێکی بای دراوەکان و ئاڵتونتان بۆ بکەم.
$100 لە بازارەکانی عێراق وەرمیکسان بە 140,600 دینار داخرا، تا ئەستێک دوێنێش بە 650 داخرا، چەند دوێنێ 800 دیناریشی بینی بەخۆ. بەڵام ئەمڕۆ دینار کەمێک بەهێزتر بوو لە چاو 24 ساعتی ڕابردووە. ئەگەری شیە لە ناوەڕاستی هەفتەی ئایندا لە سێشەممە و چوارشەمەی هەفتەی ئایندا دینار دەست بە بەهێزبوونەوە بکاتەوە، واتە بەهێزی دۆلار ئاساییە تا سەرەتای هەفتەی ئایندا بەردەوام بێت. لە دوایەوە دۆلار دابەزێتەوە، دینار بەرز بێتەوە بۆ خانەکانی 139,138 دینار بۆ $100 ئەگەر دۆخێکی خراپی ئەمنی و سیاسی لە عێراق ڕوونە. سەبار بە پاوەند $100 100 پاوەند 185,000 دینارە، 100 یۆرۆش 161,000 دینارە. یۆرۆ و پاوەند بەرامبەر بە دۆلار بەرز بوونەوە. ئەوە مەشەم باسمان کردو ئەگەری هەیە 100 پاوەند بگاتە $140، 100 یۆرۆ بگاتە $120. هەرچ سەبارەت بە تمەنی ئێرانی ئەمڕۆ کەمێک دابەزیەوە، $100 9,270,000 تمەنە سبەینێ ئەم کاتانە لە هەواڵی ئابووری لە کاتی ئابووری. بابەتێکی زۆر گرنگ لەسەر تمەنی ئێرانی باسەکەم کە بەرچاوڕوونی مانایەتێ بۆ ئایندە چی بەسەری هەروە باسی لابردنی 4%کەشتان بۆەکەم ئایا لەکەیەوە جێبەجێکرێت چ کاریگەریەکی لەسەر ئابووری ئێران دروستەکە. ئێمە تمەنمان هەیە لە کوردستان و لە ماڵەوە خەڵی گرتو و کڕیوێتی ئەوانە چیان بەسەری قازانجەکە زەرەرەکە 4%کە لابریا خود نەسبینێ بۆتان باسەکە. سەبار بە لیرەی سووری 1 ملیۆن لیرەی سووری 134,000 دینارە تا 133,000 دیناریش دابەزینی بەخۆوە بینی. هەرچی سەبارەت بە لیرەی تورکیا 100 لیرە 3,455 دینارە بەرامبەر بە دۆلارش لیرە بەرەو دابەزینە ڕوا بەرەو 4,100 لیرە هەنگاوانێ. سەبارەت بە زێر لە هەفتەی ڕابردوو بەرزبوونەوەیکی باشی بەخۆبینی بە تایبەت ڕۆژی هەینی بۆمباسکردن کە گرێبەستی پێشوەختە ئاستی پێوانی تۆمارکۆ کە $3,535 بوو. بەڵام دواتر ترەمپ ڕاگەیان لەگەڵ پوتین کۆ بێتەوە. هەروەها هەندێک داتاشە بوو لەسەر ئاستی گیان و ئەمریکا بڵاو کرایەوە. هەموو ئەمانە ئاراستەی زێڕیان بەرەو دابەزین بردەوە. بەڵام هەمیشە من قسەیەکم کردووە، زێر تەنها یەک هۆکار نییە بۆ بەرزبوونەوە و دابەزینی. بەدەیان هۆکار و فاکتەر هەیە. ئەگەر لایەک خراپ بێ بۆی چواری تر باشە بۆ بەرزبوونەوەی. ئەگەر دوو هۆکار وای لێ بکات زێر دابەزێ، سیانی ترمان هەیە نێڵێ دابەزێ و زەختی لێ بکاتەوە بۆ سەرەوە. ئەو هەموو هەواڵە هەبوو کە هەمووی دژی بەرزبوونەوەی زێر بوو، هۆکار بوون بۆ دابەزینی زێر کە بەشێک لە خەڵی پێشببینی خوار 30,000 کرد، بەڵام نهاتە خوار $3,340. یەک ئۆنسە زێر $3,355 بە کیلۆش نزیکەی 10 دەفتەر و 78 وەرەقەیە 79 وەرەقەیە کە سەبارەت بە لیرەی دووبەی کە 7.2 غرامە ئایارە 22 کەپسە بە $711. هەرچی بە مسقاڵیش پێتان بڵێم، یەک مسقال زێر ئایارە 22 666,000 دینارە. یەک ئۆنسە زیویش $30 و 41 سنت. زیوش بەرزبێتەوە، زێڕیش بەرزبێتەوە. وەک هەمیشە ژووتووە لەم مانگی گەشتیا و تا کۆتایی ساڵیش زێر و زیوش بەرزبوونی باش تۆمارەکە نەگەری هەیە زێر لە 100 بەرزبوونەوە لەم کۆتایی ئەم ساڵ بەخۆیەوە ببینێ. سەبارەت بە نەوت کەمێک دابەزینی بەخۆ بینیوە لە خانەکانی $60 $65 بۆ $70 بەرزبوون نزمیەکە. هەواڵێکە بێ دابەزێنێ، هەواڵێکی بەرژەوەندیە بێ بەرزیەکاتەوە. یەک بەرمیل نەوتی برێنت بە $66 کڕیت، نەوتی تەکساسیش بە $63. ئەگەر بتوێ غازیش بکڕی خاز دابەزینێکی زۆر باشی لە سەراسی جیان بەخۆ بینیوە کە 1 ملیۆن گەرمۆکەی بە $2.80 بۆ باس لە کۆبوونەوەی پوتین و ترەمپ بکرێت لە ڕۆژی هەینی. ئەگەر ئەمە ڕووبا ئەوە غازی سروشتی و لەگەڵ نەوتە ئەگەری دابەزینی زیاتیانە بەتابێت غازی سروشتی، چونکە ئەو کۆتوبەندەی لەسەر فرۆشتنی غازی سروشتی ڕووسیا هەیە بێگومانە بێ هەڵگیرێ و بازاری جیئان بە غازی ڕووسیا ببوژێتەوە جارێکی تر. بۆیە تا ئاستێک کاریگەی لەسەر دابەزینی هەبوو لە ئێستاشەوە پێوەی دیارە غازی سروشتی ڕەنگی زەرد هەڵگەڕاوە، ماوێتی بە تەواوەتی بێ بە سوور پرتەقاڵی بووە تە بەرەو سوورە ڕوە. باسی بابەتێکتان بۆکەم چەند ڕۆژێکە لەرێمی کوردستان و عێراق باسیەکەن ئەم سیاری توێتا چینیانە. توێتای کرۆلا و نوعی تریش یاتۆ کروز و هەندێک بابەتی تر باز لەوە شەکرا کە لاند کرۆزیشی بێت کە چینین، بەڵام هەر مارکی توێتایە. بڕیارێک دەرچووە کە ئەم توێتایانە نێنە هەرێمی کوردستان و عێراق، واتە هاوردە نەکرێن. ئەویش لەسەر داوایەکی کۆمپانیای بریکاری سەرەکی توێتا لە عێراق ئەم داوای کردووە. ڕێباسی وە پامێری کورسان نویز لە سلێمانی چۆتە پێشەنگەکانی ئۆتۆمبیل لە چەند کەسێکی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلانەکە پرسیاری کردووە. ئەڵێن لەو ڕۆژەوەی ئەو بڕیارە دەرچووە کە بە حسابی تر سیارەی توێتای چینینەیە بۆ عێراق وەرێمی کوردستان.
نرخی توێتا چینیەکان بەرز بوونەتەوە. واتێشتا لە قازانجانە ئەگە کۆرۆلایەک بە 160 بکڕایە بە 160 وەرەقە بۆ بە 165 هەرچەندە تا ئێستا شەریەت چۆ بڕیارەکە تاوایتی نەگەشتۆتە دەواازەکانی خۆمان و ئەژڵێن ئەم توێتا چینیە و ئەوەشی کە بریکاری سەرەکیێنێ لە ڕووی تایبەتمەندی و جیاوازی وای نییە و بەڕاستی ئەمەشانێ پرسیارمان هەیە لەسەری حەقە کۆمپانیای توێتا بریکارە سەرەکیەکەی نەک توێتا خۆی لە کوردستان وەڵامی باتە ئایا ئەو توێتایی کە بریکاری سەرەکیی هێنێ لەگەڵ ئەو توێتا چینی کەیەتە بازارەکان هێرێم بە هەمان دەواازە و کوالیتی کۆنتترۆلی هەرێم و عێراقا تێ ناپەڕێ هەردووکیان هەر کوالیتی کۆنتترۆلەکە نای پشکنن یعنی چی ئەو کوالیتی نیە و ئەم هەیەی هەردووکیان بە یەک دەواازیان و بە یەک کوالیتیان ئەگەر کوالیتی کۆنتترۆلیش باش نییە کەواتە بۆ ئەویش هەر باش نییە و هەروەها ناکرێ حکومت لەم بابەتانە تەدەخولکە ئەوە جۆرێکە لە قۆرخکاری باشتر بوو کۆمپانیای بریکار لە هەرێمی کوردستان و عێراق لە ڕێگەی توێتاوە خۆی ئەم بابەتی چارەسەر کردایە بۆ نەو کۆمپانیای توێتا بە شەریکەی خۆی لە چین بیوتایە تۆ نابێ بەرەمێنانێت هەبێ بۆ عێراق و هەرێمی کوردستان نەک حکومەتێک بێنیتە سەرخەت بڕیارێک با کەس نابێ ئۆتۆمبیلی توێتا بێنێ پرس بە تۆ نەکا یاخود تەلەفۆن بۆ تۆ نەکا و تۆ ڕێگەی پێنیت کە ئەو کاتە و جێگەی حکومەتیش ئەگرێتەوە. ئۆتۆمبیلی تۆیۆتای چینین کە بازرگانان لە چینەوە هاوردەی سلێمانیان کردووە بەهۆی کێبڕکەی بازرگانی و زۆری ژمارەی هاوردەکردنیانەوە کاریگەری گەوریان لەسەر کەمبوونەوەی فرۆشی ئۆتۆمبیلەکانی بریکاری سەرەکی تۆیۆتا لە عێراق و هەرێم دروست کردووە. هەر یابانە بەس بەڵام سینەی بەسێ لێ پارەکەی لێ چونکە بە قیمەتە کرێکەی هەرزانترا لەبەر ئەوەی کەمترەکە کولفەکەی کەمترەکەوێ وڵی یەکشی شک نابە من چەند سەرسەیرێکم ئەوە مەکینە هەژدێ و هەیە بیستە و کروزەکان بیستە یابانەکان هەژدەن یەکشی شک نابن ڕۆشتی لێخوڕینی سەهانە تۆر بۆیە فەرقیە هەیەیان بێ تۆر بۆیە. دوای سکاڵاکانی بریکاری سەرەکی تۆیۆتا لە عێراق بۆ پاراستنی مافی خاوەندارەتی و بڕیاری قەدەغەکردنی هاوردەکردنی تۆیۆتا لە چینەوە لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە هەرزوو کاریگەریەکەی لەسەر بازار دەرکەوتو ئێستا هەر ئۆتۆمبیلێکی تۆیۆتا کە لە چینەوە هاوردە کراوە بەراورد بە پێشوو نرخەکەی زیاتر لە $500 بەرز بۆتەوە. بۆ نمونە نرخی ئۆتۆمبیلی تۆیۆتای کۆرۆلا لە $16,000ەوە بۆ $16,500 بەرز بۆتەوە. توێتایەکی کۆرۆلا لەگەڵ توێتایەکی شەریکەی مەسەرەن ساز و جیانە 50-60 گەڵای فەرقە بۆ ئەمڕۆ خەڵک زیاتر خۆیاتە بابی گیفانی خۆی کامە هەرزانترە ئەچۆ ڕۆکاتەوە ئەو لە ڕێی سادیوانێ ئەو بەنزین کەمترە خوات. ڕۆژی 27 نیسانی 2025 کۆمپانیای گشتی بازرگانی ئۆتۆمبیل و ئامێرەکان لە وەزارەتی بازرگانی عێراق نووسراوێکی بۆ دەستەی گشتی گومرگەکان ناردووە لە نووسراوەکەدا داوای کردووە پارێزگاری لە خاوەندارەتی ناونیشانی بازرگانی ئۆتۆمبیلەکانی تۆیۆتا لێگزس هایلۆکس بکرێت کە مۆڵەتی فەرمیان لە عێراق هەیە و هاوکات ڕێگری لە هێنانی ئۆتۆمبیل بکرێت بە ناونیشانی تۆیۆتا کە لە چینەوە هاوردە دەکرێت بەڵام تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە هاوردەکردنی ئۆتۆمبیلی تۆیۆتای چینی بۆ هەرێمی کوردستان بەردەوامە. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بە هەزاران ئۆتۆمبیلی توێتا لە چینەوە هاوردەی عێراق و هەرێمی کوردستان کراون کە ئەمەش کاریگەرێکی ڕاستەوخۆی لەسەر فرۆشی بازاری بریکاری سەرەکی توێتا لە عێراقدا هەبووە. ئەم ئۆتۆمبیلانە کە بە کۆرۆلای چینی ناسراون بەراورد بە کۆرۆلای بریکاری سەرەکی لە عێراق کە هەمان تایبەتمەندیان هەیە دەوترێت $6,000 کە بە زمانی بازار 6 وەرەقە دەکات لە نرخی ئەوانی دیکە هەرزانترن. ئەمەش وای کردووە کە خواستێکی زۆر لەسەر ئەم ئۆتۆمبیلانە هەبێت و بازاری ئەوانیش تا ڕادەیەکی زۆر سز ببێ. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. ماوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان حەزەکەن سەردانی مەکە و مەدینە بکەن عومرە بکەن
بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستانیش هۆشداریات ئەڵێ هاوڵاتیان پێویستە تەنها مامەڵە لەگەڵ ئەو کۆمپانیایانە بکەن کە لە بەڕێوەبەرایەتیەکانی وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەرایەتی حەج و عومرە تۆمار کراون و مۆڵەتی فەرمی کارکردنیان هەیە و تووشێتی بەبەستی ڕێخستنی پرۆسەی عومرە بۆ ساڵی 2025 بۆ 26 بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی کوردستان هۆشداری تون دەیاتە هەموو ئەو کەسانی کە لەژێر ناوی جیاجیا بە بەکارهێنانی پەیجەکانی سۆشیال میدیا دەستیان کردو بە ڕیکلامکردن بۆ بردننی هاوڵاتیان بۆ عومرە بەبێ ئەوەی کۆمپانیای حەج و عومرەیان هەبێت یاخود هاوپشک و فەرمانبەری ئەوان بنیالای ئەوان کار بکەن یاخود هیچ کۆمپانیایەکی حەج و عومرە پشتیوانیان ناکە و تووشێتی لە دوای ئەم هۆشداریە هەر کەسێک ئەو کارە بکە ڕوبەڕی ڕێکاری یاسایی و کارگەڕیەکرێتەوە سزادرێ چونکە کۆمپانیەکانی حەج و عومرە لە هەرێمی کوردستان کاتێ مۆڵەتیان وەرگرتووە باجێن بە حکوومەت و هەروەها هەر کەسێکیش کە ڕوا بۆ عومرە لە ڕێوە کۆمپانیانەوە پارەی لێ وەرەگرێ بەشێکی وەکو باج بۆ حکومە دەگەڕێتەوە بەڵام خەڵکانێک بەبێ ئەوەی کە کۆمپانیان هەبێ مامۆسایەکی ئاینیە کەسێکی شارزایە چەند جارێک چۆ بۆ مەکە و مەدینە خۆی لە ڕێی سۆشیال میدیاوە لە چوارشەمەی ئایندا ڕۆن چەند کەس کۆ بێتەوە لەگەڵ خۆیان ئەیبا و ئیسفادەیەکی شەکا و جارێک تریش ئەگاتەوە دوو شوێنە پیرۆزە و بە قسمەتێ بێتەوە. باسی کوێتان بۆ بکەم بەردەڕەش دڵبڕی غازی لەوێ چۆتە چەند کێڵگەیەکی کوشت و کاڵی ڕاستیە تا بڵێ سەوز دەکاتەوە باسی خەیارێکا لەوێ خەیاری جوان و خۆش و ئاودار بەرهەمێ چەند ڕۆژێکە وەرزی پێگەیشتنی خەیاری خۆماڵی پایزێ لە دەشتایەکانی بەردەڕەش بە وتەی جوتیارانی ئەو ناوچەیە خەیارێکی جوان و تامخۆش بەرهەمهێنراوە 1 کیلۆ لە سەرەتای دەرکەوتنی 1000 دینار بووە ئێستا هێواش ژێژ لە بڕی بەرهەمێنان زیای کردووە بڕی بەرهەمێنان و بەرهەمی خەیار زیای کردووە نرخەکەی دابەزیوە جا لەگەڵ ئەوەی کە ئەم خەیارە جوانە بەرهەمەهێنن تاموبۆنێکی خۆشیە جوتیاران داواکەن حکوومەت وەزارەتی کوشت و کاڵ هاوکاریان بکە تاکو بەرهەمی زیاتر بخەنە بازار وەڕێنەکە نەدەن لەم کاتانە خەیار لە دەروی هەرێمی کوردستان بێتە ناوخۆ چۆی خۆمانمان هەیە بەپێی خەمڵاندن و ئاماری کوشت و کاڵی بەردەڕەش بۆ خەیاری پاییسە نزیکەی 500 دۆنم چێنراوە ئێستا خەڵکی و ناوچەیە و دەرەوەی بەردەڕەشیش ئەچن ئەیچنەوە ئەو بۆ چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانیانێت خەیارەکەی هەتا بڵێ باریک بەڕوو لە خەیاری جوان خوادایناوە هەر بە ترش و خوێبی خۆی یاخود بیکەی بە خەیاری سوێر و سرکە و خوێی تێ بکەیت و لە زستانی شابەکاری بێنیت خەیار شۆری لێ بکەیت. ناوا زەویên çandinê lê deştahiyên berdereş ev kirêkare mijûlê lêvekirina berhemê xiyarî ne çend rojeke xiyarê xûmaliyê deverê geheştî û bihayê wê bi dilê cûtyaran e û nûke ew dilxweşin û naxwazin berhemên wan zêdetir erzan bibin. Bi xwedê zor mesrefî lê çîtin em min barê kirdibûn elane lê zerer bûm elane me kirdîne te'wîza barê de xwe nadineve bo xwayê de helim hosana têneke ku î ciwane wê le sûçê wallah xirpe areqa nefera û mandîbûna felahê holê têtin jêrî xwayî Mesrefa wê çi ye? Wallah çêmiya ew çend nevhe çêmiya wê hene û çend nevhe dermana hewê rişîniyo bi xudayê litira dermanên 5-6 hezar wa kirin ne litira ha qodî here hinde Walahî li bo me lêre 700 bike û 750 nête xwarê xêrekî dê hebî heke hata xwarê nayê hebî Rojê dewir çend bûn û kep çend ye? Walahî pe hezara dan kim meçîn pe hezara dan pe 900 û dûnên pe 800 dan hevron pe 700 û siya wê dayîne Cûtyar ket û zehmeteka zor bi karê çandinê ve dibin. Daxwaz dikin hikûmet û wezareta çandinê harî wan biket û pêtiviyên çandinê bi wan davîn biket ta ku mufay li vî karî bibînin û berhemekê zêde bêxine di bazarî da. Tirkî û Hîranê û meherwer dû ciyane li bo me tên zererê li meydin hel ta mangaya azde nêtin baş e Wallah heta mangaya azde xeradê wan nê baş e hincî li bo me bê baştir e Hemû ev xiyare ku hûn de ciwan dibîtin maşallah. Bi xwedê jî bi herdî ciwan e bî û bi mesref û derman lêdanê û rişanê û
ئادابکردنا ئەوان و بە خوددانکردن خڕ بژار و وەڵا نەفەرە 20,000 دەینێ یێ خۆت بن و یێ ماڵان خۆت بن و یێ غێری جی بن و ئەف تەلیسانە خڕاتێبا بکڕە. Li gorî pêşbînî û amarên rêveberiya çandina deverê, xiyarê payîzî nêzîkî 500 dûnem li deştayî gundên berdereş hatiye çandin û nûke rojên destpêkî yên derketina wê ya û bû pitiriya parêzgehên Kurdistan û Iraqê diçîtin. Ev xiyarê di destê min da yê sunûrê qeza berdereş ji bilî parêzgehên Herêma Kurdistanê nûke diçît bo parêzgehên Iraqê ku ev jî ji ber ciwanî û tamxweşiya wê ye. Nûke dexwaza cotyaran ew e ku berhemê derekîn hete di nava herêmê da heta ku ew li vê çandê zerermend nebin. Dilbirîn Gazî, Kursat News, Berdereş. جا تەنها دوو هەفتەیەکی ماوە خەیاری خۆمانی ئەرزی هەتا ماوە بیکڕن یا تامانکی 5 ساڵی ئایندا خەیاری خۆمانە و دەست ناکەوێتەوە ئاوا خەیاری بۆ بەدەمی و کوێ بەردەڕەش ئیتر تامدار و بۆنی خۆش و ئاوداریش بن بۆ هیوای ئابوورێکی زۆر باشتان.